بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لەبێت و جارێکی تر لە بەرنامەکەتان پێک دەگەین بۆ باسکردن و قسە لەسەر بابەتێکی تر ئەوی ژەوەیە خوا نەخواستە کە کاتێک کەسێکی ئازیزمان لەدەستین چۆن خۆمانی لەگەڵا بگونجێنین واتە خۆمان تووشی خەمۆکەی بەردەوام نەکەین دنیا ڕەش نەبێ لەبەر چاومان واز لە کار و چالەکیەکانمان نهێنین بێگومان هەموو کەسێک وان نییە بەڵام ڕێژەیەکی زۆریش بەداخەوانەیە لەبەرەوەی مردن بەلایەوە شتێکی زۆر زۆر قورسە کە حەقیقەتێکە و ئەبێ هەمومان ئەوە بزانین تەنیا حەقیقەت لە دنیاە کە هەبێ بەڕێزان مردنە کە هەمومان تیا یەکسانین لەبەرەوە هیچ پێویست ناکات لێی پتۆقین بەڕێزان هەمومان نەزانین جیاوازی زۆر هەیە لە نێوان تاکەکانە ئەم بەڕێزانی کە ئێستا لێرە دانیشتون ئێوەی بەڕێز کە لەسەر لە ڕێگەی شاشەکەەوە ئامان بینن بێگومان جیاوازی هەیە لە نێوان کەسێتیمانە لە نێوان باری دەرونیمانە هەندێکمان قوبوڵی حاڵەتەکەکەن کەسێکی عزیزمان نەمرێ ڕێن قەزا و قەدەرە هەمومان مردنی قەرزارین کەس نییە نەمرێت ژیانە و هاتووینەتە ئەم دنیاە کەس پرسیاری لێ نەکردوین ئەڕۆشین کەس پرسیارمان لێ ناکا بڵێ وڵات تۆ بەیانی ماڵاوایی یەکەم دنیا بەجێل ئیتر ئەم دوو شتە بەڕێزان حتمیە یعنی شتێکە کەس لێی دەرباز نابێت هەموو بوونەوەرەکان مردنی قەرزارن بۆیە پێویست بەوە ناکات ئینسان پتۆقێ لێی هەندێک کەسێ تووشی وەسواسی بووە نەخۆشیێکی دەرونی هەیە پێڵەن وەسواسی لێرە لە سلێمانی پێڵەن عەمەلی ئەوی ژەوەیە بەردەوام ئەم دکتۆرە ئەو دکتۆرەکە ئاڵێ نەخۆشەکەەوە من ئەمرم وام لێ لە کاتێکی شار ئەوە 10 ساڵە تووشی وەسواسیە بۆ نەمردووە بۆ ئێمانەیە قسە لەسەرم بابەتە بکەین پێکەوانێ دوایی گفتوگۆ بکەین لەگەڵم ئازیزانەی لێرە دانیشتوین چۆن وا بکەین ئێمە کۆنتڕۆڵی ئەو حاڵەتە بکەین وەکو وتمان بەڕێزان مردن تەنیا حەقیقەتە کە فەرق و جیاوازی نازانێ زا خۆتان نەزانەوەی دەسەڵاتی هەبێ کوڕەکەی خۆی و کچەکەی خۆی تاعینەکە ئەوەی دەسەڵاتی هەبێ نازانم چیەکە بەڵام کەس نییە لە بەرامبەر مردنە واستە بکات خۆشیەکەشی ئەوەیە کە مردن واستەیتیانە فەقیر و دەوڵەمەند نازانێ دەسەڵاتدار و بێدەسەڵات نازانێ هەمومان یەکسانی لەبەردەمێ توخوا تاکە حەقیقەتێک کە لە دنیاە هەمووی یەکسان بێ ئەبێ لێی بترسیت باشە بەڕێزان بیەنەوە خەیاڵی خۆتان وای دانێ مردن نەبوایە ئێستا ژیان چی لێ هاو ئەمان توانی بژین دۆزەخ بوو دۆزەخ کەواتە خوای گەورە کە مردنی داناوە ڕەحمەتە بۆ مرۆڤ وەکو وتمان ئێمە ئینە دنیاوە کەس پرسیارمان لێ ناکە ئەژڕۆین کەس پرسیارمان لێ ناکە بەڵام ئەتوانین لە نێوان ئەو دوو شتە حتمیە یعنی من ئێمە دنیاوە کەس پرسیاری لێ نەکردوم بڵێ هەتوی حەزەکەی بێتە دنیا بەڵام تخوا بابێ هەفتەیە بژی زام دنیا چۆن ئەگەر ناوەڵاتمەوە ڕەحم و ناڵانی دایکم شتیوان نییە هاتی تۆ ئەوە باوکە ئەوە دایکتە ئەوە خاڵتە ئەوە مامتە ئەوە نەتەوەکەتەوە دینەکەتە ئەمانە شتەکان فەرزە بەسەرتە وەختێکی ژزانی ماڵاوی لەم دنیاکەن هەیە گۆرانیەڵێ هەیە لە حەفلەیە هەیە لە کاتی نوێژە هەیە لە کاتی پیاسە هەیە لە کاتی ڕۆشتنە کۆتایی بە ژیانیە بۆیە تەنیا حەقیقەت وەکو وتمان مردنە ئەمە یەگەر قوبوڵی بکەین ئەوەی مهمەکە ئایا من تا چەند قوبوڵیەکەم هەندێک کەسێ قوبوڵی مردن ناکات فەلسەفەیەکی غەڵەتی هەیە لە دنیاە ئەڵە چۆن بمرم ئەی چۆن نامری ئەمری ئەگەر نەمردی نایە بەڕێزان مردن نەبوایە لە ماڵی هەر ئێکێ لە ئێوە وەڵڵا ئێستا 10,000 باپیرە گەورە دانیشت بوو هەر بە پێوە ڕێمان نەبوو ئاوا بۆسینەوە ژیانە ئەوە ئێستا بەڕێزان کە هێشتا ژمارەی دانیشتوانی جیهان نەگەیشتۆتە 8 ملیار ها بزانە چەند ژیان زەحمەت بووە ژیان چەند قەرەباڵغ بووە دەوەرە ئەگەر ئەمەی ئێستا ئەحسایی ئامار هەیە ئەڵێ نزیکەی 86 ملیار بەشەرە تا ئێستا خەڵک 86 ملیار این تقریبا 12 ئەوەی ئێستا هەیە باشە ئێستا خۆی سەرزەوی جێ نابێتەوە جارە 12 ئەوەی تر هەبووە لەکوێ ئەژیای لەکوێیە چی دەخوارد ئاو چی هەتا کەواتە بەڕێزان ئەمە حەقیقەتێکە ئەبێ قوبوڵی حاڵەتەکە بکەین ئەمە یەک دوو ئایا ئەو کەسەی کەیەتە ئەم دنیای و فەلسەفەی لە ژیان ناچێت ئێستا ئێوەی بەڕێز چۆن لەم دنیا تێگەشتون بەڕێزان ئایا مردن کۆتایی ژیانە وەکو هەندێک کە زەڵێ تەمەن خۆتان نەزان وەکوتمان لە سەرەتا باسمان کرد جیاوازی تاکایەتیە هەندێک ئەوەی دوای مردن درۆیە ژیان نییە بۆ چوونێتی ئەڵێ شتێکی تر نییە بڵێ ڕۆژی قیامەت بێ هەستینەوە و سەر لە نوێ زیینگو بینەوە شتیوانە تەبەن ئەگەر یەکێ ئەم بڕوایی هەبێ کە ژیان کۆتاییە هەموو شت دێتەوە 100
زیندوو بوونەوە نییە، جیهانێکی تر نییە، بێگومان مردن لەسەری زۆر زەحمەتە. تەواو ئەڵێ من هەرچیم کردووە یەمەوە 100 ئەڵێ گەورەترین شەهادەم هێناوە، باشە چی مادسێ دوایە دکتۆراسم تەواو کرد، دوای ئەوە بۆم بە پرۆفیسۆر، دوای ئەوە ئەوە ئەی دوای ئەوە ئاخر شەهادە ئەمێنێ کە کەسمان نایبینی شەهادەی وەفاتە، کەسمان وەری ناگرینەوە، دوای ئێمە نەوەکانمان وەریەک دێتەوە. بەڵام ئەگەر من تێڕوانینێکی ترم هەبوو وتم ئەم ژیانەی کە ئێمە لێژین تاقیکردنەوەیە، مردن قۆناغێکە لەم ژیانەوە بۆ ژیانێکی تری ئەبەدی. ئەگەر ئاوا لەو دنیا تێگەیشتم وەکو دین باسیەکە، من ئەگەر بڕوام وا بێت دوای مردن ژیان خۆشترە بێ، لەبەرەوەی عەدالەتی ئیلاهی بەسەر هەمومانە جێبەجێ بێ. بۆ نمونە یەکێک با بڵێن سەدام ملیۆنی خەڵکی کوشتووە، ئیعدام کراوی یەک جارەوە نیە، ئەمە عەدالەتی بەشەرە، تۆ یەک جار ئیعدامێکە بەسەر ملیۆنی خەڵکی کوشتووە، با بوای دابنێن. هیتلەر بە هەمان شێوە چەند ملیۆنی خەڵک لە ناو بردو و سووتانوە. بەڵام ئەگەر ئیمانی هەبێ و کەسە بڵێ عەدالەتی ئیلاهی وان نییە، وەکو چۆن لە دینا پێمانەڵاڵێ ئەو کەسە کە دوایەوەی سووتانمان سەل لە نوێ پێستێکی نوێی بۆ دروست دەکەینەوە، خۆش دەزانین ئازارەکان لە پێستایە، کەواتە ئەگەر 10 ملیۆن بەشەری کوشتە بێت 10 ملیۆن جار ئەسووتێنرێتەوە. اینجا ئەوانی تر کە ئەمە تێگەیشتنی ئینسانەکەیە کە چۆن لەو دنیای تێگەشتەوە، بۆیە هەست بە زوڵم ناکە، هەست بە ناحەقی ناکە، ئەڵێ چی زوڵ مستەمێکم لێ کراوە خوا هەمووین بۆ وەرەگرێتەوە کاتی خۆی. کەواتە مردن بە چی تێگا؟ بە قۆناغێک لە ژیانێکی تافیه و زاڵمانە و بێعەدالەتی ژیان خۆزان چۆنە، کامە عەدالەت و کامەینەکەی کە لەم ژیانەیە هەیە، بڕۆی بۆ ژیانێکی تر کە عەدالەتی تیابێ، کە هەر یەکە و ئاوا من چۆنە من بەدەسەوە ئاوا لە بەردەمی خوای گەورە ئەوەستم ئەڵێم ئەمە ڕابردووی من بووە. وەکو جان ژاک ڕۆسۆ لە کتێبی دانپیانیانەکەیە ئەڵێ وەختی خۆی من لە ئەگەڕێتەوانی ئەڵێ هەرزەکار بووم، گەڕامەوە بۆ فەڕەنسا بۆ پاریس، بەڵام سیاجی هەبوو ئەو کاتە دەرگاکان داخرابوون، لە دەرەوەی سیاجەکە مامەوە قەشەیە تەعدای لێ کردم. ئەڵێ من کە بە نەڵزەری موجتەمەع ئێستا بەد ئەخلاقم، من خۆم وام لە خۆم نەکردووە، قەشەیە وای لێ کردم، لە بەردەم خوای ئەڵێم خوای گەورە ئاوایە من بە پاکی لە دایک بووم، بەڵام ئەمە وای لێ کردم، شەرم ناکەم، ئەڵێم ئەمە ڕابردووی منە. اینجا چەند خۆشە بە ڕێزانەگەن ئەو بیرکردنەوە هەبێ، ڕابردوویەکی جوانە هەبێ، مێژوویەکی جوانە هەبێ، دەفتەرەکە لەگەڵ خۆمان بەرین و بڵێن خوای گەورە فەرموو ئەوە منم. جا هەندێک کەسە ئیمانی بە من نیە بەڕێزان. مەسەلەن برادەرێ وتی پرسیانیان لێ کردوم، یەکێوتی باشە تۆ نوێژەکەیت و ڕۆژ و چاکە ئەکەیت و فێڵ ناکەیت، تۆپتەڵەکە بازی ناکەیت و هەر قسەی حەقەکەیت و ئای تۆ هەر بەخت خوراوە و ئەی بەشکەم ئەو دنیا نەبوو ئەمە نەبوو. وتی خراپتر نابێ لەوەی ئەگەر هەبێ. یعنی چی بەڕێزان؟ یەڵێ من نوێژ و ڕۆژۆکە ئاکەم، ڕێی ڕاستەگرم، قسەی حەقەکەم، بۆ نمونە یارمەتی ئەوەی کە خوا پێی خۆشە و ئەوەی ئینسانیت کە بەڕاستی زانی و من ئەیکەم. ئەگەر ئەو دنیا نەبوو خۆ زەرەرم نەکرد و زەمیری خۆم ڕتا، ئەگەر ئەو دنیا هەبوو پاداشتەکەی وەرەگرم. بەی باشە ئەگەر یەکێ ئیمانی بەوە نەبێ وا ئەو دنیا هەبوو چیەکەی چی لەگەڵ خۆ نێنابێ، کامیان زەرەرمەندە بن. کەواتە بەڕێزان ئەمە جۆری بیرکردنەوەکەیە. ئەو مرۆڤەی بەم شێوە بیرکاتەوە کە ئەم ژیانە ژیانێکی کاتیە، ژیانە دایمەکە لەولایە، پاداشتەکەی وەرەگرم، ئیمانی بە ژیانێکی تر هەبێ، بێگومان مردن بەلایە زۆر ئاساییە بێ، تووشی سەدمە نابێ. بەڵام ئەوانەی وەکو هەندێک لە وجودیەکان فەلسەفەیەکە، هەندێکی تر کە ئیمانی نییە ئەڵێ درۆیە و ئەڕزەیت و لە تەبەن تۆ ئێستا ئەم هەموو قەسر و سەیارە و شتەی کە هەتا هەموو خۆشە لە پڕ نەمێنێ و چیتە ناو چاڵێکەوانێ و ئێسقانیشن نەمێنێ و گۆشتن نەمێنێ و هەمووش بێ سەسەوە تەبەنە تۆقی. بەڵام ئەگەر ئەو قەناعەتە هەبێ ها بەڕێزان کەواتە ئەبێ ئێمە فەلسەفەیەکمان لە ژیانە هەبێ. تۆ بۆچی هاتوویتەم دنیا، بۆچی ئەژی؟ ئەگەر بەو شێوە بیرمان کردەوانێ باشە. دوای ئەوە دڵنیا بە مردن شتێکی ئاساییە بێت، تەقەبولیەکەین. وەکو زۆر عایلە من زۆر جار بە نمونەی هێنمەوە، دایکی شەهیدێک من خۆم چوومەتە ئەو مزگەوتەی کە ئەم شەهیدەی تیاشۆرە سەرەتای هەشتاکان بوو، پێشمەرگە بوو هاتەوانێ، دوو برای هەبوو، یەکیان تەلەبەی 6 ئەعدادیە بوو، یەکیان موزەمید بوو. وتوی با بیان بینم چوو بوون، خەبەریان لێیان جاسوس خائین خۆفرۆژ و کۆڵێ ملازم محسین چووە سەریان ئەم سێ برایی بە 1 دقە کوشتە. طبعا دیفاعیان لە خۆیان کردەوە، بەڵام بە قازیفە بڕواو هەبێ ئێمە جەنازەکەمانە بینی قازیفە لەمانەی یابوو بەس پارچەکانیان کۆ کردبەوە.
ئێمە هاوڕێی بووین ئەگریاین و ئەمەمان خەفەتە خوارد و تووشی کەعابە بووین دایکی ئەم سێ شەهیدە بڵێ چی ئەگو بۆ ئەگرێن ڕۆڵە بۆ ئەگرێن خوا بە منی یابوو هەر ئەوەنگە بردیەوە خۆ لەسەر دزی نەکوژراون لە پێناوی وڵاتەکەیان کوژراون بۆ ئێمە نامرین هەمومان نامرین چەند خۆشە ئاوە بە سەربەرزی بەم شێوە بێ بڕواتان هەبێ بەڕێزان ئەو سێ کوڕی بە ڕۆژێک ئاخر زۆر وەرە بێن بەرچاوی خۆ سێ جەرگ جگەرگۆشە و بە ڕۆژێ هەر سێکیان شەهید ببێ بەو ناحەقیە ئەمەngە ئیمانەکەی بە قووەت بوو ئەمەngە تێگەیشتەکەی بەو قووەت بوو بڕوا و هەبێ ژیانێکی زۆر زۆر ئاسایی دوای ئەوان ژیان شانازیی پێوەکردن هیواشێ مناڵەکەی تۆزێک خوێن لە پەنجەیە تایەکی لێ دنیا ئەکات بە ژێرە و ژوورەکە خەفەتە خوا ئەتۆقێ تەبەن کامیان لەلایەنی ژیانەوە من زۆر جار خەڵکێ خۆی تووشی خەمۆکیە کردووە برایەکم ئەمری خوای کردووە دایکم باوکم کەسێکم دەیم ئێڵم باشە خاتونجار ئێستا ئەگەر بە گریان یەتەوە وەڵڵاهی منیش دائانیشم هەتا بەیانی لەگەڵ دەگریم ئەگەر بە خۆکوشتن و خۆلێیان یەتەوە منی لەگەڵ تا دائانیشم تازە ڕۆی ئەم بۆ تۆ دوعای خێری بۆ ناکەی لە جیاتیەوەی خۆ تووشی خەمۆکیە کردو و ناخوێنی بۆ احتیمام بە خوێندنەکە و نایی بۆ ئەو ڕۆحیانەتی ئەو بەخت چۆنەڵی شادمان ناکەی چونکە بۆ چوونێکێ گوایە مردووەکان ئاگیان لە ئێمە ڕۆحیانەتیان بە ئێمە ئازا من زۆر جار ئەواڵم وای دانی ڕۆحیانەتەکەی ئاگای لە ئێمە بێ باشە تۆ ئێستا خەفەتەکەیت و پێ و ناخۆشە هەم بێ ئەمری خواکەی چونکە ئەمری خوایە هەم خۆشە تووشی خەمۆکی و کەعباکەی کەسەکەی چواردەوەی جە مەسەلەکەش ناگۆڕێ تەواو ڕۆی و کەسە عەزیزە ڕۆی هەموو یەی نەم دنیای و بە ڕێزان ڕۆژێکی ئەبێ ماڵاوایی لێ بکەین بەڵام گرنگەوەی وەکوتم لە نێوان ئەو دوو حەدەسەیە کە بەدەست ئێمە نییە لەدایک بوون مردن چۆن بتوانین بژین فەلسەفەیەکمان هەبێ سەیری مێژوو کە بە ڕێزان ناوی چی تۆمار کردووە ناوی ئەوانەی تۆمار کردووە کە خزمەتی مرۆڤایەتیان کردووە ناوی ئەوانەشی تۆمار کردووە کە مرۆڤایەتیان لە ناو بردووە هەردووکیان ناوی هیتلەریە و ناوی خێرخواز و پیاوچاکەکانیژە و ناوی شەیدەکانیژە بەڵام تۆ کامیان بۆ خۆت هەڵەبژێری من هەموو جارێ ئەڵێم ئێمەی مرۆڤ حەقە مراجعەیەکی خۆمان بکەینەوە هیچ نەبێ هەفتەی جارێک کاکە مانگی جارێک کاکە دوو مانگ جارێ بچین بۆ سەرقەبران سەیری کێلەکان بخوێنەوە چی لەسەر نووسراوە کاتێ ئەمانە لە ژیان نابووین ئێمە لە پشتی باوکیشمانە نهاتوینە دەرەوە بۆ چۆر ڕۆشتن حەقە و پرسیارە لە خۆمان بکەین ئێمە بۆ چۆڕین تەمەنتان 1000 ساڵ بێ ئەم جوانیە و ئەم تەمەنە نامێنێ ئەڕۆین هەر لە ئێستاوە حسابی کە هەتا 6 ساڵی تر ئەوەی کە لە ژیان ناهەیە مەگەر مناڵەکانە جینایە کەسی تر لەم سەر زەویە نامێنێت تا 6 ساڵی تر هەمووی ڕوە ئێمە نازانین قەدەرەکە بۆ چۆمانە بە 10 ساڵی ترە 15 ترە ساڵێکی ترە سەعاتێک ترە یعنی جاوی لێ بەڕزان جۆری بیرکردنەوەی ئینسان جۆری ژیانە دیارریەکە منش بڵامەوە مردوو چۆن و من دوای ئەو چۆن بژیم و چۆن نەبێ وابێ و ئەی چی و تا ژیان دوایە و نابێت تاان هەر تۆ خۆت تووشی کە ئابە و خەمۆکیەکەی تو ژیانیش خۆژیان بەزەی بە کەسان نایێتە بەڕزان هەرە ڕوا هەشە نەوەڵا کەسێکی ئازیزی کۆچی دوایی کردووە دوعای خێری بووەکە چاکە ئەکە ئەخوێنێ بێ بە پزیشکێ بێ بە محامیە بێ بە ئەندازیارە ئەبێ بە مامۆستایە چاکە ئەکات و خێر بۆ باوکێکا بۆ دایکێکا و تەواو دوعای خێری بۆکاتوانە باش ئەم بەڵام ئەوانەی کە بەم شێوە بیر ناکەنەوە کەسێکی ئازیز ئەمرێ کوڕێکێتی کچێکێتی باوکێتی دایکێتی وەکو سەدمەی لێیە ئەمە چێتە حاڵەتی زەبری دەرونیەوە ترۆما بەڕێزان سەدمە با قسە لەسەر ئەوانشکەن ئەوەی کە ئەوە غەڵەت بیر دەکاتەوانێ کەسێکی ئازیز ئەمرێ وەزانێ هەموو کۆتایی دنیاە ئەمانت تەبەن سەد چێ بەڕێزان ڕووداوێکی کوتوپڕ و لە ناکاوە کە تۆ پێشبینی و نەکردووە بڕێزە ناخە زۆر جار هەیە جاری وە دایکێکە کوڕێکەکەی ڕواتە دەرەوە پاش سەعاتی ئەڵێن وەڵا بە حادسەی سەیارە نەماوە جا جەڵتە لێیاوە یا تەنکێکی لەحیم کردووە تەقیوە یا بە سەفەرە ڕۆن بۆ شوێنێ وەڵا خۆی و ئەلم ڕۆژانەیە ڕۆژ نابیسین خۆی و 2 مناڵ و 3 مناڵ و 4 مناڵ و یعنی ئەمە سەدمەیە بەڕێزە ئەگەر وەکو دایکی شەهیدەکە تەقەبولی بکات خۆی لەگەڵ ئاگونجێنێت تەواو ژیانە بێت تۆ قبوڵی بکەیت بەڵام وەکو ئەو دایکەی من لە یوتیوب خوێنمەوە لە فەیسبووکیش بڵاو کرایەوە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان باسییانە کرد 3 مناڵی بە نەخۆش ئەمری خوای کردبوو ئەم دوانەشی لە سیارەکەیە حادیسەیە بوو لەگەڵ مامیان بوو لەگەڵ 4 مناڵ دوانیان کوڕی ئەم بوو ئەیگوو منە بێ ئێستا بچم بۆ سەر قەبری 5 مناڵم
طبعا دایکەکە ئەگیریا ڕەشپۆش ئیتر خۆ ئەو بینی لە چ حاڵەتێکی نەفسیایە ئەگەر ئەم حاڵەتە ئاوە بمێنێ بەڕێزان ئەم دایکە هەرەسەیەنێت بەڵام ئەگەر بە جۆرەکەی ترابیری کردەوە بڵێ ئەمە 5 پەپولەن لە بەهەش بۆ من ئەمە خوای گەورە ئەم پێنجە یاوە بە من هەر ئەوەنگە بوو ڕۆشتەوە ئەگەر بمانایە بوونا بە قاتل چیم کردایە یا ئەمە بواویە ئەمە بخۆ نازانی بەڕێزان ژیان چی تایە لە کۆڕۆناکە خۆبیستان کوڕێ لە خاری چاتەوە باوکی و دایکی و سێ برای خۆی کوشت 5 کەس لە قێزانێکە ئێ باش ئەگەرم کوڕی تۆ ئاو بم حایسەی سیارە نەڕۆی و گەورە بۆ چێڵەوەی لێ دەرناچێت جوزانی چی دەدەچێت مەبەستم چیە بەڕێزان ژیان پڕە لەمانە ئەبێ خۆمانی بۆ ئامادەکەین و خۆمانی لێبوژێنین ئەگەر پێچەوانەکەەوە وەکو وتمان تووشی سەدمە ئەبێت سەدمە وتمان حەدەسێکە ڕووداوێکی کتوپڕ و لە ناکاوە پێشبینیمان نەکردووە خۆمان بۆ ئامادە نەکردووە باشە بزانین چی ئەبێتە هۆی سەدمە ئێمە کۆمەڵی فاکتەر هەیە هۆکار هەیە کاریگەریان هەیە یەکەم جۆری سەدمەکە جۆری زەبرەکە مهمە ئایا ئەو کەسەی کە ڕۆشتووە لێمان چیمانە ئەگەر هاوڕێیەکمان بێ خەم و خەفەتەکەی کەمترە وەک لەوەی جەرگمان بێ ئەگەر جەرگمان بێ خەم و خەفەت و ئازارەکەی زۆرترە وەک لەوەی خوشکێ برایەک بێت کوڕی پورێک بێت کەواتە ئەمە کاریگەری خۆی هەیە بۆ یەڵم جیاوازی هەیە لە یەکێ بۆ یەکێکی تر کە یەکێک کە تووشی سەدمەیەکی زۆرە بێ بەدەستیەوە ئەناڵێنێ ئەتلێتەوە کاریگەری لەسەریە بێ ئایا کەسە ئازیزەکەی چێە دووەم ئەم کەسە ئایا بە نەخۆشی ڕۆشتووە ئێستا لە هەندێک خێزانە کەسێکە باوکێکە دایکە کەسێکی ئازیزێتی لەسەر جێ کەوتووە دکتۆر ئیزنیاوە 2 ساڵ 3 ساڵ خزمەتیەکەن ماڵ ئاوایەکردنی ئەمە ئازارە دەرونیەکەی کەمترە چکە تۆ ئەزانی پێشبینی ئەەکەی نابێ بە سەدمە چکە سەدمە ئەوەیە کە تۆ لە ناکاو باوکە چۆتە دەرەوە لە پڕ پاش سەعاتی وەڵا شەهید بوو حادسەی سیارە بوو کوژرا جەڵتە لێیە ئەوە لە ناکاو و کتۆپەڕێ بە سەدمە بەڵام ئەم ئەزانیە دکتۆریست نییە و پاش ساڵێکی ترەوە 2 ساڵیشە لەسەر جێکەوتووە ڕەزیل و داماو بووە چکە زۆر جار ئینسان بەڕێزان بڕاتان هەبێ من زۆر جارەقە دوعاە و بکەین خوایە ئەگەر ڕۆژمان تەواو بوو شەو خەوین بەیانی خەبەرمان نەبێتەوانێ نەک ببین بەبار بەسەر کەسانی ترەوە خۆ دەسەڵات نییە دایک و باوکە لەسەر سەر و لەسەر چاو خزمەتیەکەی بەڵام کە دایک و باوکەکە زەلیل بوو 2-3 ساڵ و ئەمەلی چاکبوونەوەی نەبوو بەس سەری ئەجوڵە ئایلەکەش بلە بەدەستیەوانێ چۆنەڵەی ماندوو بوو ئەم مردنە ڕەحمەتە بۆم جۆرە کەسانە بەڕێزان من ناڵێم ئێمە وەکو وڵات لە سیبریا لەو ئەسکیمۆ لە رووسیا لە قوتبی شیمالی لەوێ عادەتێکیانەیە کە پیا و پیرە بێ داوە لە کوڕەکەیەکە بیکوژێ ئەمە عادەتیانە یعنی شانازیە بۆ کوڕەکە کە باوکەکەی خۆیە کوژە کۆتایی بە ژیانێنە لە هەندێشان لە دەرزێکی ڕەحمەتی لێبە لا ئێمە دینەکەمان ڕێمان پێنایە عادە و تەقاریدمان ڕێمان پێنایە دایک و باوکمان لەسەر سەرمان ئازیزمانن بەڵام هەرچەنگە بەداخەوە کۆمەلگاکەمان کاریگەری ئەم عەولەمە و ئەم گۆڕانکاریان لەسەر ئێسان دێ کەسێ دایک و باوکی هەرچەنگە کەمن بەڵام هەر ناخۆشە بەرەڵا ئەکات دەریەکە خزمەتی ناکات خۆی بینین نێسا لە ڕاگەیاندنەکانەوە بەڵام ئینشەڵا ئێمە خێزانی ئێمە کۆمەلگای ئێمە هەر بە پتەوێ مێنێتەوە ئەو شتە نابێت کەواتە ئەگەر ئەو کەسە نەخۆش بێ ئەکید ئازارەکەی کەمترە بێ وەک لەوەی کە چۆتە دەرەوانێ و گەنجێکە تەمەنەکەی دەورە بینێ بەڕێزان تۆ مناڵێکی 2 ساڵانە 3 ساڵانە فەرقی هەیە کە کەسەکە 70 ساڵ بێ تا تەمەنەکەی بچووک بێ یا هەرزەکارێکە یا کوڕێکە ژنی هێناوە تازە تەمەن ناڵم جۆری تەمەنەکە و جۆری نەخۆشیەکەی و کەسەکە ئەمانە هەمووی کاریگەری بەرپرسیارەتی ئایا دوای مردنی ئەم کەسە ئازیزە تۆ هەستەکەی زەمیری محاسەبە دەکات بۆیە ئێمە حەق خزمەتی کەسانی چواهان بۆیە لێبوردەیی ئەڵێم لێ لێبوردەوەمان هەبێت هەندێک کەسێ ناچێ بەلای دایک و باوکیان لی ناپرسێتەوە خوشک و برای لی ناپرسێتەوە لە پڕ تەسەوەری ناکرد دایکی کۆچی دوایی کرد ئەم دایکە 9 مانگ و 9 ڕۆژەم مناڵی بە سکەڵ گرتووە پچووکێکە گەورەیەکی دووە لی نەپرسیوەتەوە اینجا زەمیری محاسەبەیەکە تەواو دایک ڕۆی نایبینیتەوە ئەمە نییە بچی خزمەتیکەی بۆیە بەڕێزانێمە هەتا دایک و باوکمان لە ژیانە ماون ئەبێ ئاگامان لێبێ خوشک و برامان کاکە ئینسان تەمەن من زۆر جاڵەڵێم ئینسان تەمەنەکەی چەنگە ئێمە چەند ساڵەژین بەڕێزان 70 ساڵەژین بڕۆ بۆ 80 بڕۆ بۆ 90 آخر 15 لاب هەر مناڵ و هەرزەکای ناگەمە لەو دنیاە نییە یەک لە سەرسێشی بەخەوە ڕۆ ئەگەر 90 ساڵ بە 30 ساڵیر بەخەوە ڕۆ ئەگەر 8 ساعت بخەوین یەک لە سەرسێ ئەڕۆ
سی لەوێ ڕۆی 15 لێ ڕۆی بەخوا لە وڵاتانی وەکو ئێمە دوای 6 ساڵانی تر هەدەبێ بەڕێی دکتۆر و خەسەخانەوە بێ شەکرێ و زەختە و چییە و چییە باشە چی ئەمێنێتەوە بۆ خۆشی نازان بۆ هەندێک کەس چۆن ئەم ڕقوکینە لە دڵیانە کاتیان هەیە بۆ ڕقوکینە و بۆ سوکایەتیکردن بە کەسانی تر و بۆ ناحەقی و ینی دایکە باوکە سەردانی ناکات تا ئاوا بۆیە زەمیری محاسەبێکا دوای ئەگە زەمیری هەبێت برایەتی ناچێ خوشکێتی ناچێ کەسێکێتی ناچێ هەتا ئاوا تووشی کارە ساتێکە بێ و تەسەوەر ناکە دوێتی خۆ ماوەیەکی تر جارێ باوە تۆ چوو زانی چێ زانی چێ زەمانەکە بەڕە زانی سامە دقەیەکی تر ئەسام بە پێوە چێڵە دقیت کەس زەمان ناکە یەک دقەی تر بمێنینە ژیانە مادام مردن هەبێ بەڕێزان پێویستە ئێمە تەسامح و لێبوردنمان هەبێ من پێم سەیرە هەندێک کەس چاڵ بۆ خەڵک هەڵەکەنێت چۆن یعنی بەچی ماڵی خەڵک کاولەکەی ئەم دایکانە جەرەک سوتاوەکەی ئەم مناڵانە بێ دایک و باوکەکەی ئەم ژنانە بێ پیاوەکەی یعنی هەندێک شت تێ بەڕێزان کە بیر لێکەیت و ئەبێ ئەمانە برای قابیل بن ئەمە نەوەی شەیتان بن بۆیە ئەبێ ئاگامان لەوە بێ بەڕێزان ئەگەر من داواکارم هەر کەسێ لە ئێمە ئەگەر دڵی یەکی گازکرد و گەردنی ئازاکە بیاتە دەستخوا خوا گەورە فەرمیێڵێ من لە عاسمان ئێوە لە عرز ڕحم بە یەکەن من لە عرز لە عاسمان و ڕحمتان پێکەم ئێمە لە زەوی ڕحم بە یەک ناکەین بۆیە بڵێ خەتای ئەوە فلانە بۆیە بەڕێزان بەرپرسیارەتی تا بەرپرسیارەتی و هەبێ ئەکیت ئەبێ بترێتەوە کەسە تەواو چیەکەت هەموو ڕۆژێک چۆ لەسەر قەبرەکەی خۆ تازە دایک باوک براکە نەماوە تا گەردنە ئازاکە تەبەنە بێ هەموو کەسێ بزانێت بەڕێزان ئەم سەدمەی نەفسیە کە ئینسان تووشیە بێ کاریگەری خۆی هەیە شوێنەوار بەجێهێڵێ پێڵێن نیشانەکانی دوای سەدمە یەکێ لەوە خەوزڕانە ئاگامان لێبێ هەر کەسێ خەفەتی هەبێ مشکلەیەکی بێ کەسێکی ئازیزی بێ خۆی کرد بێ بە خەمۆکیە وەسواس بێت شتێ بێ ئەکید خەوی لێزڕێ ئەمە پێشبینی بکەین نان خواردنی وەکو جاران نامێنێت پەیوەندی کۆمەڵایەتیەکەی وەکو جاران نامێنێت خزم و کەس و ئەم لا بچێ و ڕاگا گۆشە گیر و دوورە پەرێزە بێ بێزارە بێ لە ژیان بیل لە مردن نەکاتەوە چی چێت تا دوای ئەمانە ئەبێ ئاگامان لێ بێ زۆر تەبیعیە ئەبێ بە مناڵەکان بە کەسەکان چواردەورمان کە خۆشمان تووشمانە بێ ئەبێ بڵین ئەمە شتێکی تەبیعیە ئەسڵەن ئەمە نیشانی ئینسانیەتی ئێمەیە کە کەسێکی ئازیز دۆستێکمان خۆشەویستێکمان لە دەسەین خەفەتی بۆ بخۆین و ماوەیە بەڵام خوای گەورە نیعمەتیشی یاوە بە ئینسان بە ڕێزانەوەش لە بیرچوونەوەیە نسیان لە بیرچوونەوە پاش ماوەیەک لە بیرمانەچێتەوە ئینسانی تەبیعی کامە کەسەکە زۆر ئازیز بێڵێ 18 مانگە زۆر 2 ساڵە ئیتر دوای ئەوە وردە ینی بیەنەوە بەرچاوی خۆت کەسێکی ئازیز کۆچی دوایی کردووە ئەها یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ و هەفتەی یەکەم و دووەم زۆر زەحمەتە لەسەر ئینسان بەڵام خوای گەورە و نیعمەتیانتی وردە و دەکاڵە بێتەوە ڕاین لەگەڵ چکە کەس دوای کەس نامرێ بەڕێزە ژیانە تاو قارونی حیاتە ژیان بۆ کەس نامێنێت ئەوانەی پێشێمە بۆ چۆچون ئاوتمان جارجارە سەیری بچن سەردانی سەر قەبران بکەن ئاخر تۆ ئەبینی ئەم هەموو کەسە نازدار و ئازیز وەخت خۆی حکمی کرد و دەسەڵەتدار بۆ ئێمە هەر لە دنیا نەبکوا بۆ کوێ چوون ئێمە ژەر بۆ ئەوەی ئەچین اینجا چەند خۆشە بە ڕێزام زۆر جار لەم وای دانێ ئەم لەحزەیە مردوین و ئەڕۆین ئەوە قانونی حیاتە کەسمان نییە سا ئێمە هەرچی لەسەرم زەویێکی دەژێرە و گڵا بێ بە خۆراکی مارومێر و ئەبێ دایمەنەوە لە مێشکمانە بێ ئەگەر ئاوە بیرمان کردو خەڵک ناکوژین تعدا لە خەڵک ناکەین زوڵم ناکەین چێ نەتیجەکەی هیچ نییە اینجا داینێ ئەوە لە ناو ئەم دارەمەیتین ئەم تابوتین ئەوە خەڵک هەڵی گرتوین بە شان ئەمان بن بیرکەرەوە ئەو خەڵکەی کە تۆ ئەبا چی ئەڵێت بیەنەوە خەیاڵی خۆت خەفەتێ بۆ خوا ئەڵێ یا ڕەبی خوا لێی خۆش بێ ئینسانێک بوو خزمەتی کرد ئینسانێک بوو خێری هەبوو هەر کەسێ بیبینیا چاکەی لێ بکرد بەرامبەرە کرد یاخود دەڵێن بە نەعلەت بێ و لەعنەتی لێیا و لەوە لا درچێ ئەم شەوی لە هەموو شەوێ ناخۆشتر بێ هەردووشی هەیە جا ئەوە کردەوەکانمانە بەڕێزان جۆری بیرکردنەوەمانە دیاریەکە کامیان هەڵبژێرین هاوتمان فەلسەفەکەمان لە ژیانە طبعا هەر کەسێک تووشی سەدمە ببێ کەسێکی ئازیز لە دەستیا بەڕێزان بە چەند قۆناغێکە ئاڕوا خاستان ئەوانەی کە وتم قبوڵی ناکات قبوڵی مردن ناکات ئەوانەی کە بیرکردنەوەیەکیان هەیە کە ژیان فشەیە و کە دوای ژیانی تر ژیانێکی تر نییە و فەلسەفەیەکی لە ژیانان نییە و هەموو دنیای ئاوا کردوتە گۆڵی وەزانە هەموو دنیا بەس بۆ ئەوە هەموو ژیانی تر هەموو ژیانی بۆ خۆی خۆشەوێ عشقی ذاتی خۆیەتی نێرگسیەتی هەیە چی هەر بەشان و باڵی پارە و دۆلار و سەروەت و سامان و خان و قەسرەکەی و سیارەکەیڵە ئەمانە بە چەند قۆناغێک کاڕۆن قۆناغی یەکەم قۆناغی ئینکاریکردنە نوکۆڵی کە برایەکی کەسێکی عزیزی ئەڵێم مستحیلە من نەمردووە من حاڵەتێکی سێتۆتە لامان
دایکەکەی کوڕەکەی ڕۆشتۆتە دەرەوانێ ئازیزی بۆ زۆر خۆشەویستی بووە تاقانەی بووە لە پڕ ئیشی کردو بە حادیسە کوڕەکەی لە دەست داوە جابیان بۆ نادۆتەوە نیوەڕۆ ئەیگو مستەحیلە نە ئەگیریا نەخەفەتیە خوار پێیەکەن ئەیگویەوە بوختانەکەن شتیوا چۆن کوڕی من ماوە نەمردووە هەندێک کەس ئەم قۆناغی بەڕێزان قۆناغی یەکەمە قۆناغی ئینکاریکردن نکۆڵیکردن یعنی ئینکاریەکە ئەڵەو کەسە نەمردووە قبوڵی ناکات ئەمەی قۆناغێکە قۆناغی دووەم هەستکردن بە تووڕەییە لێرە ڕقی لە خۆیە بێ لە خۆی پەستە بێ قسە بە خۆیڵێ لۆمەی خۆیەکە لۆمەی قسەی خەڵکی جنێو بە خەڵکی ترەیە قسە بە کەسانی ترەڵێ ئەڵێ ئێوە بەرپرس بوون قۆناغی زیەم هەستکردن بە گوناحە هەستەکە تاوانێکی کردووە ئەڵێ من ئەگەر ئەوەم بکردایە کوڕەکەم نائەڕۆی ئەگەر ئەوەم نەکردایە ئەوە نائەبوو طبعا قۆناغی تر قۆناغی خەمۆکی و دڵتەنگیە کە تووشی خەمۆکە بێ دڵتەنگە بێ بێزارە بێ ئیتر قبوڵی حاڵەتەکە ئەکات و کە کەسەکەی لە دەست داوە بەڵام هەتا ئەگاتە ئەوە ئەماکەوێتەوە سەر کەسێتیە و کەسە چەنگی پێچێ مانگێ ساڵێ 2 ساڵ چۆنەتی بیرکردنەوەیەتی کەسانی چواردەوری چەند هاوکاریەکەن دەعمیەکەنە تا دوایی بەڕێزانێمە کاتی قسەکانی خۆمان تەواو بوو ئێستا ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکەینەوە خزمەتی ئێوە پرسیارەکانی کە هەتانە ئەو شتانەی لە ناو دڵ و دەروونتانایە بە یەکەوە گفتوگۆ و دەمەتەقەی لەسەر دەکەین بۆ ئەوەی هەوڵ بین ئەمە ژیانە ناتوانین با بڵین خوا نەخواستە بەس هەر ئەبێ کەسمان هەر ئەمرێ هەمومان هەر ئەمرین چۆن خۆمانی لەگەڵا بگونجێن چۆن کۆنتترۆلی خودی خۆمان بکەین لەسەر ئەوە قساکەین پێکەوە بۆ ئەوەی بە هەمومان وا بکەین کە ئەم کارە ساتە ڕوئەیە بە شێوەیەکی ئاسایی وەکو کەسانی تر بەڕێی بکەین و خۆمانی لەگەڵا بگونجێن و دووبارە ژیانێکی نوێ دەست پێ بکەینەوە پاش کەمێکی تر دێنە خزمەتەر بەڕێزان دووبارە سڵاو ئێستا لە بەشی دووەمی بەرنامەکە گفتوگۆ و دەمەتەقێ لەگەڵم میوانە عزیزانە کەین بە کاک محەممەد پرسیاریە کاک محەممەد جان فەرموو سەرتا سڵام مامۆستاجان من پرسیارێکم هەبوو سا بۆ نمونە کەسێکی ئازیمان لێ ئەمرێ مناڵێ خوشی بچووک برایەکی گەورە دایەکی باوکە کەسێکمان لێ ئەمرێ تووشی خەمۆی زۆر بین چی بکەین بۆی بەسەر خەمۆشیان زاڵ بین یعنی ئەو خەمەکەمان بەماگی زۆر نەمانگرێ و زاڵین بەسەریە زۆر سپاس کاک محەممەد جان چیمەن خان فەرموو چیمەن خان ئەفوتخوا کاک محەممەد گەلەوەی بیتێ سڵاو دکتۆرگیان سڵاو لە بەڕێزێ ئەم مەوزوعە ڕێک بەسەر منە هاتووە بینیم چاو پڕ بوو لە فرمێسە ئاگام لێ بۆی ڕووم گێڕاوتم بەڵێم ئاسایی خاتون گیان ئێمە باسی ئەوواکەین چۆن کۆنتترۆلی خۆمان بکەین ئەخر ئەزانم ئەو مەوزوعە بەڵام من ئێستا هەر خۆمم لە ماڵەوە هەموو کەسەکانم لە دەستداوە خالیان خۆش بێ ئیتر یعنی کە سوکاری باشم هەیە هەموو حەزەکان من بڕۆمە دەرەوە بەڵام من خۆم یعنی بە دەست خۆم بێ هیچ نەڕۆمە دەرەوە دەرەوە مەبەست بۆ چوونە گەڕان دەرەوەی وڵات داوامم هەیەەوە بە ئیجباری هیچ داوامەکە دوای ئەوە یانی ناچیتە ناو خەڵک ئەچم بەس بە زۆری ئەوانە بەڵام چییە خۆم هەموو جارێ بە خۆم مەڵێم بمبن بۆ بەهشتیش دڵم خۆش نییە بۆ نازم هەر ئەو سەبەبانەیە ئەقی ناکە کە سوکارەکە و بەچی ئەمری خۆیان کردووە هەر بە نەخۆشی بە نەخۆشی باشە مانەوەی تۆ چیمەن خان لە ماڵەوانێ ئەوەنگەی تر کە ئابوو خەمۆکی و زیاترەکە کچی من بەڵام کاچیتە دەرەوتێکە لە نا ئاخر ئەزانی چۆنە تۆ خۆ دەڵێ مرتاحە بم قەی ناکە بەس گومانت لە خەڵکەیەکە چیتە ناو خەڵکەوانێ بڵێ بەهۆی ئەوانەوە ئازارەکانم زیاترە بێت بۆچی؟ نا بەس بەعزە جارێکە ئەچین بۆ شوێنێ گەڵم بە تەسیر نەکەمە سەر ئەوانی دەوروبەرم ئەزان چۆن چیمەن خان جەنابێ ئێمە باسی ئەومان کرد بێ خۆت لەگەڵ یا بگونجێنی مردن حەقیقەتە بۆ من و تۆ ناڕۆین ماڵاوای لەم دنیا ناکەین باشە بەو خەمۆکیێ و لە ماڵەوە مانەوە و ئازارەکان زیاترە بێ خاتون جان چکە کوردەواری خۆ ماڵێ شەڕ لە بەتاڵی باشە واتە کات توێ لە ماڵەوە ئەمێنی تەوانێ بە تەنیای دائیمەن خەفەت زیاترە بێت چکە بیرکردنەوەی خراپەکەیت ئاخر دە باش نییە ئەوە چۆن بە خەم و خەفەت مرتاحەبی خاتون جان کاریگەری لەسەر باری دەرونی دەبێ ڕەشبی نەبی ژماری خڕۆکە سپیەکانێک کەمەکات مەناعەودا ئەبەزێ تۆ خۆسی پێ ناکەی خاتون جان بەڵام حتا ئەگەر لە ماڵەوەژبی بە مرتاحبی چی بکە کچی من یەکەم یا سەیری بەرنامەیە بکە جۆ لە ڕادیۆ بگرە
یا ئیشی ناوماڵ بکە یا کتێبێ بخوێنەرەوە یا چیرۆکە خۆ بە شتێکەوە مەشغوڵکە ئەگەر ئیشی ناوماڵ بکەی خۆ بە شتێکەوە مەشغوڵکەی لە حەدیقا ئیشکەی مانەوە لە ماڵ زۆر کێشە نییە بەڵام بەتەنیا بەڵام بەس ئینسان یەتە دنیاوە چیمان خانبوونەوەرێکی کۆمەڵایەتی بێت یەکەڵ بە خەڵک بێ ئەبێ بچێتە ناو خەڵکەوە بەبێ خەڵک ناژین کاچیتە ناو خەڵکەوە خەڵکی ژەبینی تعزێ هەیە و کەسی ئازیز ئەمرێ تۆش وردە خۆ دەگونجێنی لەگەڵ یاڵی خۆ هەر من نیم کەسانی ئازیزم بردبێ کە یەکێک لە چارەسەرەکان ئەوەی لە ناو دڵ و دەروون تا دەری بڕی بۆ خەڵکی باسکەی ئەوە یەکێکە لەوانەی بەتاڵکردنەوەی حتا کە کاک محەموو باسی کرد کەر کەسێک خەم و خەفەتمانەوەی بە تەنیادا منیشە دەری بڕە بۆ کەسانی تر بۆ هاوڕێکانە ئیجازە وەرگرە سەفەرێ بکە بچۆرە دەرەوەی وڵات بڕۆرە ناو خزم و کەسەوە لەگەڵیان چۆرە دەرەوە ئەمانە هەمووی ئەبنە هۆی کەمکردنەوەی ئازارەکان من هیوادارم ئینشاءالله ئەم بەرنامە بێ بە دەواازەیەک بۆ ئەوەی لەو حاڵەتە چۆنەڵی بارە دەرونی کە هەتا بچیتە دەرە خۆ بەو بمانە و لە ماڵەوە خوشکە بە ڕێزەکان بەخوا دایک و باوکو خوشک و برا نایەتەوە دوعای خێریان بۆ بکە چاکەیەکیان بۆ بکە بچۆرە دەرەوانێ خێر بکە ئەوە بەرەو جەژنە چین دەستی خەڵک بگرێ یارمەتی بە ئیشی تەتەوعی بکە ئیشی خێر ئەمانە هەمووی باری دەرونی بەرەو باشیە بن زۆر سوپاس چیمن خان زۆر سوپاس کاک ڕێباس فەرموو کاک ڕێباس جان ئەو ئەگەر بێتی چیمن خان سپاس بۆم بەرنامە جوانە دکتۆرجان پرسیارەکەی منەوە بوو باشبوونی زیاد لە حەدی کەسەکان کاریگەری نییە لەسەر ئەوەی کە قەت بیرێ نەچێتەوە یان ئەوەدانە کەسێکی نزیکە لێ ئەمرێ وەکو باوک ئیتر لە بیرە ناچێتەوە ئەوەنە باش بوو بۆ ئەوەنە لەگەڵ تا بووە زۆر کات هەنێ بڕیار هەبووە پێویستی کردو لەگەڵ ئەوە بڕیار بیت کە ئێستا ئەو لەگەڵ نییە ناتوانانی ئەو بڕیارە بیت وێری کاک ڕێباز گیان من لە سەرەتا باسم کرد وتم جۆری پەیوەندیەکە مەسەلەن جۆری کەسەکە ئەوە زەبرەکە دروستەکە مەسەلەن تۆ باوکێکتە بەردەوام لەگەڵی یابووی شەو و ڕۆژ بە یەکەوە بووی وەکو هاوڕێ لێ هاتووە فەراغێک دوای ئەو فەراغێ بۆشایەکی زیاتر بەجێڵێ وەک لەوەی لە مانگێکا جارێ بینیوتە اینجا ئەگەر بێت و تۆ سەر بەخۆی خۆ هەبێ ژن و ماڵ هەبێ و لە دەرەوە بیت و زۆر مەسەن مەسئولیەتێ لەسەر خۆ بێ زۆر متعلق و پاشکۆی باوک نەبی هەندێک مناڵ هەیە پاشکۆی باوکیان نێشتا لاین دەرونیەوە هەر پشت بە باوک و دایکیانە بەسەر ئەوە کاریگەری زۆر لەسەرێ بێ بۆ یەڵێن مناڵ نابێ نازار بەخێو کرێ با پشت بەخۆی بەسێ با احتیمال کاتە سەر خۆی ڕاستە بەڵام هەر چەنگێ بێت چەنگ باوکە ئازیز بوو بێت چەنگ لەگەڵ تا بوو بێ کاکە ڕێبازیان ئەتوانیت زاڵی بەسەریان دوعای خێری بۆکەی لەگەڵ یادگاریەکان یابژی لەگەڵ شتە جوانەکان یابژی سی ڕسمەکانی بکە سەردانی قەبرەکەی بکە کاری ئیشی خێر بکە شتی چاکە بکە هەمووی و خێرە بێ و چاکەیە بۆ ئەو ئەی کە ئینسان ڕوا ناڵێ یەکێ لە باشەکانەوەی کوڕێکی ساڵحێ بێ دوعای بۆ بکات و چاکەی بۆ بکە ئەتوانی بەوە بەس تۆ هەر لە ناو خەم و خەفەتا بژی و هەربی لە دایک و باوک بکەیتەوە هەربی لەوە بکەیتەوە کاریگەری لەسەر باری دەرونی دەبێ باش نییە تەسیرەکە لەسەر عایلەکە و لەسەر خوشک و برا و لەسەر ئێ باشە کە تۆ بیری لێ بکەن ئینسانێکی عاقڵین باوکم ڕۆی من شەو ڕۆژ لە زیندانی شاب خۆشم بکوژم هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ باوکم ناگەڕێتەوە اینجا وەکو وتشیم لە سەرەتا بێت تەقبولی حاڵەتەکەی مردن تەنیا حەقیقەتە کە یەکسانین هەمومانتیایە وە ژیانێکە لەم دنیا و با بۆ دنیایەکی تر بەو شێوە بیر بکەیتەوە من دڵنیام ئازارەکانی کەمە بێتەوانێ کاک ڕێبازیان زۆر سپاس کاک ئەحمەد سڵاو دکتۆر جان سەد کاک ئەحمەد جان من پرسیارێکم هەیە خۆم لەم مای پێشوە کەسێکی ئازیزم لەدەسە خاڵی خۆش بێ زۆر سپاس پرسیارەکە لەوەی خۆم زاڵ بووم بەسەر هەستەکەیە زاڵ بووم بەسەر ئەو ناخۆشیە و باوەڕیشم بەوە هەیە کە کۆتا جاریە من بیبین و دووبارە ئەی بینمەوە بەڵام هەر شەوان هەستێکی ناخۆشیێتەوە بە دڵدا ها بیر دەچێتەوە بەردەوامە بێ و هەستەیە نا کاک ئەحمەد جان دەست خۆشەم دانیشا طبعا ئەو هەستە بۆ ماوەیەک بەردەوامە بێ مەسەلەن ئەگەر باوک بێ برایەکی خۆشەویست بێت جەرگێ بێ ماوەیەکی زیاتری پێچە بەڵام هەموو توێژینەوەکان دەڵێن لە 18 مانگ زیاتر پێ ناپەڕێ لە ماوەی 2 ساڵە ئەگەڕێتەوە حاڵەتە ئاساییەکەی خۆ بەڵام جۆری بیرکردنەوەش دەورە بینێ کاک ئەحمەد جان تۆ هەر بیت و خەیاڵ بکەیتەوە خەیاڵ کەرەوانێ قەیچەکە بابێتەوە خەیاڵێ بەڵام بە باشە حاڵەتەکە تەفسیر بکە کە ئەمە تۆی خۆشەوێ ڕوحیانەتەکەیەتی لەگەڵ تۆیە تۆ بیری لەکەیتەوە بەڵام بیر لەوە مەکەرەوانێ بۆ مرد بۆ منی بەجێت بیر لەوە بکەرەوانێ کە ئیسا ئیشاءالله شوێنی خۆشە ئیشاءالله بەختەوەرە بێ بە تۆ کە کارەکان ینی کارە بەختەوەر بێ لە ناحی بۆچوونێکەیە کە لە ناحی ڕوحیەوە ئەوان ئاگیان لێ ئێمەیە یعنی من خۆم قەناعەتی وام هەیە مردووەکانمان ڕوحیانەتیان ئاگیان لە ئێمە هەیە اینجا لەبەرەوە من ئەگەر دڵتەنگ بم تازە خۆ ناگەڕێتەوە ئەوش دڵتەنگە بێت من ئەگەر خەفەتی بۆ بخۆم تەسیل لە ماڵ و مناڵ و چواردەورەکەش مەکە لە ئیشەکەش مەکە کەواتە بیرکردنەوە خراپەکەم لە ڕۆیشتنی باوکم بە قازانجی کەس تەواو نابێ ئینسانی کاینێکی عاقڵە ئەبێ بیر لەو شتانە بکاتەوە کە بە قازانجی تەواو بێ
بەردەوامە بێ ماوەیەک بەڵام دڵنیا بە کامەی زۆر ئازیزە ئەمە ژیانە وردە بەس بەیادگاری جوانەکانی هەر بمێنێ شتە جوانەکان بە هەر با بمێنێ ڕسمەکەی هەڵەواسم گەورەیەکەم لە ماڵ و زۆر ئاساییە بەرهەمێکی هێدایەنێم قەیچەکە هیواشی یادگاریەکە لەگەڵ ئەمانەیە ئاژیم زۆر ئاسایە بەڵام خۆم ناکەم بە مامە خەمە و بەردەوام واز لە ئیش و کار بێن و چالاکی و هەر خەم خۆم و هەم خۆم نا دەریە بڕمەوەی لە ناو دڵ و دەروون تا دەری بە گریان زۆر باشە گریان چارەسەرە هیوای شعرە نووسێت هیوا چیرۆگە نووسێ بەڕێزان نەتوانن خەم و خەفەتەکە لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی شعرەوە لە ڕێگەی وێنە کێشانەوە ئەمانە هەمووی وەسیلەن تعبیرن بۆ فڕێدان جیهانی دەرەوە بەڵام تەرکی دنیا بکەیت و هەر خۆکەی بە مامەخەمە کارێکی باش نییە بە قازانجی کەس تەواو نابێت زۆر سوپاس کاک شاکار ئەو نەکەمان بیتی ئەگەر کاک ئەحمەدجان کاک شاکر جان سڵاو دکتۆریان سڵاو لە بەڕێزە دکتۆر جان پرسیارەکەم وایە چۆن بتوانی وا لە بە مناڵێکی 4 ساڵان یان 5 ساڵان بڵین دایکت مردووە یاخود باوکت مردووە چۆن وای لێ بکەین کە تووشی هیچ حاڵەتێک نەبێ هیچ کێشەیە بۆ ئەو ئینسانە دروست ناکە دەست خۆش کاک شاکا پرسیارێکی زۆر جوانە بەڕێزانم من حاڵەتە بووە مەسەلەن دایک و باوک کاتۆڵێ مناڵەکەم 4 ساڵە 5 ساڵە باوکی کۆچی دوایی کردو نەمانێت تۆ بزانێ ئێستا هەموو جارە هەر پرسیارەکە ئەڵێ باوکم لە کوێ ئەڵێ مەش پێمان تۆ سەفەری کردو ئەی کەیەتەوە ئەی دەبات تەلەفۆن قسەی لەگەڵ بکەم نازانم چی ئەم بۆ چوونە هەڵەیە کاک شاکار مناڵ 4 ساڵە پرسیارەکە ئەبێ ئێمە جوابی بینەوە نابێ لێ بشارینەوە مناڵی ساڵ و 2 ساڵە نازانێ بەس لە 3 ساڵ 4 ساڵ بەدووە چکە تا درەنگ بێ خراپترە چکە تۆ ئەڵەی لە دەرەوەی وڵاتە ئەم هەر بە تەمایە بە هیوایە دوایی سەدمەکە زیاترە بێ کە بڵی کۆچی دوایی کردووە لەبەرەوە زۆر ئاسایی ئەڵەی باوکە جان شەو ئەخەوین ئاگامان لە خۆمانە ئەڵێ نە بابش خەوتووە خەڵک پێڵێ مردن سەفەرێکە کردوێتی ئێمەش هەمومان ئیتر نازانین کە ئەو خوای گەورە زانێ ئێمەش ئەو خەوە درێژا خەوین ئەویش خەوتووە ماوەیە گەخەوێ دوایی بە خەبەریەتەوە هەر لە ناحیدین شەروە ئینسان زیینوە بێتەوە ڕۆژی قیامەتە کەواتە هەمومان بەو شێوەیە ئاڕۆین بەڵام ئێمە ناتوانین پەیوەندی بەزەو ئاگای لە ئێمەیە اینجا خەریکی خوێندنەکەو بە ئەوە بکە ئەوە ڕسمەکانیەتی لەگەڵ یاژین بۆ ئەوی مناڵەکە بزانێت کە ئەم حاڵەتە چاوەڕێی نەکات پرسیاری جەکە ئەیکەیەتەوە چۆن ئێمە نازانین چۆن چین بۆ لای ئەو لە ئاسمان ئێستا مناڵی 4 ساڵێ لە چۆ بۆ ئاسمان دەوێ شوێنەکەی زۆر خۆشحاڵین لەوەڵا اینجا تۆش ئەگەر عاقڵ بیت و بە قسەی دایە و بابە بکەیت و ئێمەش کە ڕۆشینەوە خۆمان لێکە هەرچینە و شوێنە خۆشانە خوا ناوی ناوە بەهەش بەم شێوەی بێبی گونجێنی ئەبێ بۆی باسکەی نابی لێ بشاریتەوە بەڵام بەو شێوە نامردنەوە هەمومان نەمرین و ئەوەی تەمەنی گەورە بێ وایە و ئەی خەنە قەبرەوە ماروێ ئەم شێوە نا بە شێوەیەکی زۆر سادە وەکو خەونێک بڵێ خەوێکێ و بە حەقەتی ژوایە بەڕێزان خۆ ئێمە مردنمان زۆر کردووە ئەزانن هەموو دقەیە مردن لە ژیانمانە هەیە شەو کاخەوی خۆ ئاگار لە خۆنیە و مردنێکەوە پێمان پیشانمانەیە دوای ئەوە لەم چرکە ئێستا بە یەکەوە قساکەین هەمومان بەڕێزان ئەزانی هەزارەها خانە لە لەشمانەمری و هەزارە خان و دروستە بێتەوە پرۆسەیەکە پێڵێ میتاپۆلیزم ئەوانەی خوێندکار بن و ئەزانن میتاپۆلیزم چییە مردنی خانەکان و دروستبوونی خانەکان ئێستا لەم لەحزام چرکەیە ئەو بینێرە بە ڕێزانەی مابین ئێوە هەزاران خانە لە لەشمانەمرێ هەزاران تر دروستە بێتەوە خۆکە سوورەکان مەوی سێ مانگەجێ هەموو خانەکانە مرن دروستە بنەوە کەواتە مردن هەموو دقەیە لە لامان هەیە بۆ بتۆقین لێ ئەمە ژیانە و ئەوانە جا بۆیە کاک محەمەد بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابیشە ئەبێ بەم شێوەی خۆتی لەگەڵا بگونجێنی جۆری بیرکردنەوەکە کە باسم کە زۆر میمە دووەمیش دەربڕینیەتی ئێستا تۆ خەفەت هێشتا لە دڵ تا دەری بڕا بەسم باسی بکە لەگەڵ هاوڕێیا بچۆرە دەرەوە وەکو بۆ چیمەنخانیشم باس کرد لە ماڵەوە نابێ هەردا بنیشی لە ناو چوار دیوارە چکە ئێمە کە دانیشین لە شەڕە بە تالیبان هەر فکری غەڵەتی تەنامیشمانەوە ئەگەر بتوانی سەفەرێ بکەیت ئەبەم شێوەیە ئێمە توانین خۆمانی لەگەڵا بگونجێین شەیماخان سڵاو دکتۆر دەستخۆشی بەرنامە کەولەکەم من پرسیارێکم هەیە زۆر سپاس بۆچی خەڵک لە مردن ئەترسێ ئایا بۆ هی کردەوەکانمانە با خەڵک لە مردن ئەترسێ شەیماخان من لە سەرەتا باسم کرد بەڵام بۆ زیاتر ڕوونکردنەوە چێ ئەترسێ لە مردن ئەو کەسانەی کە ئیمانیان نییە ڕۆژێکی تر هەیە ژیانەها یعنی فکرێک ئەو کەسانەی هەشە ئیمانی نییە بەس قوبوڵی حاڵەتەکەی کە دۆڵێ مردن حەقیقەتێکە هەمومان نەبرین با زیینگوش نەبیت و تاو کۆتایی ژیانە بەڵام من هەتا کۆتایی ژیانم هەیە با زیینگ بوونەوەش نەبێ با گیانێکی تر نەبێ بەڵام من ئیمانم هەیە کە ئەوەی کە کردومە بەشی خۆمی کردووە و دوای خۆم بەجێڵ مرۆڤایەتی سفادەی لێکات زۆر کەسێ بەو شوێ بیرەکاتەوە بەڵام چێ لە تۆقیوە لە مردن یەکەم ئەو کەسانەی کە فکری غەڵەت لە ناو مێشکانە هەیە ئەو کەسانەی کە ویژدانیان محاسبەیەکە و کاری خراپەیان کردووە جا بۆ هەندێک کەسەیە چێ هەیە غەڵەت نەکە هەمومان غەڵەتەکەین بۆیە هەر کەسێ غەڵەتێکی لێ بەڕێزان ئێمە غەڵەتمان کردو هەمومان غەڵەتەکەین ئەگەر هیچ غەڵەتی نەکرد بێ بەربارانی کە ئێمە بەشەرین هەمومان غەڵەتەکەین بەڵام کە غەڵەتمان کرد دووبارەی نەکەینەوە پند و عیبرەت لە غەڵەتەکانمان وەرگرین
خی گەوراڵێ 100 گوناح و یەک تۆبە خوا دەرگای تۆبەیدا نەخستۆ تا ڕۆژی قیامەت لە ناحی دینیەکەەوە لە ناحی ئینسانیەکە شۆ چوار دەورەکمانەوەکو وتمان داوای لێبوردنی لەکەین گەدن ئازادی لەکەین یەکی خراپی بەرامبەر کردوونی مەنگۆ بیر لێ ناکەینەوە بەس ئەوانن کە لە حقیقەتی مردن تێنەگەیشتن خاتونجان یا شخصیەتیان ضعیفە یا و مناڵانن کە بە نازداری بە خێو کراون و تووشی وەسواسیە بن کەسێتیان لاوازە بۆیە ئەبێ بێنە سەر پەروەردەی دروست هەموو جارێ ئەڵێن ئەگەر کەسێک پەروەردەیەکی دروست بێ ویژدانێکی باشی بۆ دروست بوو بێ لەو دنیای تێگەیشت بێ کەسێکی ڕۆشنبیر بێ لە مردن ناترسێڵەکەی هاو بابێ چونکە ترسیان سوودی نییە هەمومان نەمرین کەس نییە نەمرێ بۆیە قوبوڵکردن بەڵام ئەوەش نییە خۆ لە خۆ ئینسانەمە نییە یەکسەر بمرێت هەمووی هۆکاری تایبەت بەخۆی هەیە ئەتوانین لە هۆکارەکان دوورکەوینەوە حتا ئەو کاتشی ئەمرین کاری چاکە بکەین من دڵنیام بەسەر ڕۆشتیشین بەسەر بەرزیە ڕۆین و زۆر ئاسایی و وەکو وتم نزیکەی چەند میلیارد 14-15 میلیارد بەشەر هەتا ئێستا مردووە خاتونجان عفو 84 ئامارەکان هەر یەکەوە شتێکە بەڵام 84 بۆ 86 میلیارد بەشەر مردووە یعنی تقریبا 12-13 ئەوەی کە ئێستا هەیە لەبەرەوە ئەو کەسانە لە مردن نەترسن باشە ڕێیاخان فەرموو کچی من سڵاو دکتۆرگیان سپاس ئەو پرسیارەکەمەوە ئەو ترسی لە مردن هەمان ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە مناڵیەوە بە ناڕاحەتی باسی مردن و قەبریان بۆ کردوین والله دەست خۆشە پرسیارێکی زۆر جوانە کرد یعنی بە حقیقەت ئێستا ئێمە من خۆم زۆر جار لە مناڵی زۆریان ترسانوین من بە شەولەبان ترسیانویانم بڕاو بێ حتا گەورەزم هەر تۆقی بووم و شەولەبان چێ ئێستا بۆمان دەرەچە شەولەبان بەس نەمانەزانم زانین شتێکە بێ یعنی شەو لە سەربانە باگردێنە ئەوانەی خەڵکی لادێ بنەزان باگردێنە توخوا من لە پارچەیە کۆنکرێت بترسم ئەگەر یان تا باگردێنە بەڵام وایان لێ کردبووین ئەنواع خەیاڵاتی خراپ ئەوەی چەکە لەوانە بە دێ و درنج ترسانویانی نازانم دانێک کەسێکی ئازی ئەمە پەروەردەی سەقەتە یەکێکیش لەوە بە مردنە وڵا خواوا لێکە خوا چۆرە دەکا خوا لێکە خوایان کردو بە شتێکی تۆقێنەر لای مناڵ لە کاتێکە خوا غەفور و ڕەحیمە چەند ئەو ڕەحمەی کە ئێستا گورجێک لەگەل بێچۆکەی هەیەی لە 100 ڕەحمی خوایە لە 199 لای خۆی شتێتەوە خوا بە ڕەحم و بەزەییە بەڵام ئێمە بەداخەوە بە پەروەردەی سەقەت کردومانە بە شتێکی تۆقێنەر من بەحسێکم کرد زۆر جا مناڵەکان ئەنگ وەڵایمە خۆزگە مەسیحی بووینە خوای مەسیحیەکان بەڕەحمە بەڵام خوای ئیسلام تند و تیژە ئەوان تێگەیان وتم بابەجیان خوای مەسیحی چیە و خوای مسلمان چیە هەمووی خوای یەک خوا هەیە خوای هەموومانە و هەر بەڕەحمە مەبەسم لێدا چییە ئەوەی جەناب دەڵ بڵێ یا هەندێکە بە عەزابی قەبر لە ناو قەبرا واو لێکەن و واو لێکەن و واو لێکەن ئەگەر عەزابی قەبریژە من شتی دینی من ناچمە ناویەوە خاتونجان ئەگەر تۆ کردەوەکانت جوان بێ خزمەتی ئینسانیەتە کردووە خزمەتی کەسوکارە گرتووە ڕێزی دایک و باوکە گرتووە زەرەر لە خەڵک نەیە ماڵی خەڵک هاولن نەکردووە کەسێک نەکوشتووە چاڵێ بۆ کەس هەڵ نەکەنووە لە حدود ئینسانە غەڵەتەکانی کردومان لە زمانی شتی طەبیعیایە ئیتر با عەزابی قەبریشتە بێ هیچ شتێکم لێ نات چونکە شتی خراپم نەکردووە بەڵام وەڵا زەلام هەیە 50 کەسی کوشتووە و ماڵی سەدان کەسی کاول کردووە 1000 خێزانی بە تێگان ناوە وەرە بەخوا عەزابی قەبر حەقە 100 ئەوە هەبێ ئەی چۆن تۆ ئەلم دنیا و عالەمە ئەبێت باجەکەی بێت کە هەر کەسێک کارێکی خراپکە ئەبێ باجەکەی با کارێکی باشکە پاداشەکەی وەرەگە بە ئێمە بەو شێوەی ئیشکەین لە ژیانە با خۆمان بەختەوەرکەین هەمومان نەزانی شتی باشی و شتی خراپچە کچی من کە ئەوەی باشە بابیکەین ئەوەی خراپی بەقەدر ئیمکان لێ دوورکەوینەوە خۆ ئێمە مەلایکەت نین هەر غەڵەتەکەی کە غەڵەتیشمان کرد دووبارەی نەکەینەوە پەندی لێ وەرگین و جارێکە دووبارەی نەکەینەوە ئەو کاتە بە هەر عەزابی قەبر هەبێ هیچ شمولی من ناکات لەبەرەوەکەوێت و سەر کەسێتیمان کچی من جۆری بیرکردنەوەمان بۆیە من ئەبێ ئەوە هەمومان ئەو حقیقەتە بزانین بە ڕێزان مردن شتێک نییە لێ بترسی لەبەرەوەی شتێکە هەر هەیە بوونی هەیە چۆن تۆ هەناسە ئەبێ هەڵمژی چۆن ئەبێ ئاو بخۆیتەوە چۆن ئەبێ نان بخۆی بە هەمان شێوە مردنیش ئەبێ قوبوڵکەی چۆنەوانە قوبوڵ کرد لەبەرەوە ڕاستە پەروەردەی سەقەت ئێمە زۆر جار خەڵکیان تۆقانووە خوا واو لێکە جەهەنەم وایە ئەمە واو لێکە ئەوە لێکە من بۆ چمە جەهەنەمەوە بۆ بچم من کە ئیمانم بەخوا هەبێ و کاری چاکە بکەم و خوای گەورە خوشکی من زۆر لەوە بەڕەحمترە کە خەڵک لێ تێگەیشتووە من زۆر جار باسەکەن ئەڵێ ئافرەتە بۆ نوێژی کردووە نە ڕۆژی کردووە هیچی نەکردووە بەڵام خزمەتی سەگێکی کردووە خوای گەورە لەبەرەوە بەخشیوێتی خۆی من نازانین هەر زۆر جار مامۆستا ئاینەکان دەڵێن لە زەلامێ کەسێک 9 کەسی کوشتووە تەسەوڕکە چۆتە لای مامۆسایەکی ئاینی و توێت یارە من 9 کەسم کوشتووە ئەبێ خوا لێم خۆش بێ
تەواڵا بڕوان ناکەم ماڵێ بە قڕنەوە کوشتووە ئەویژە کوژە بێ بەسەڵ ئەچێ بۆ لای یەکێکی تر ئەڵێ بێ خوا لێم خۆش بێ ئەڵێ وەڵا خوا دەرگای تۆ بێت تا ڕۆژی قیامەتدا نەخستوە خوا غەفور ڕەحیمە بۆ نایەڵێمە خوای گەورە خۆی تۆ بە ئەکاتوێتەوە سەر ڕێ مەبەستم لێ چییە خاتونجات هەمومان غەڵەتەکەین بەڵام غەڵەت بەپێی قۆناغەکانی ژیانە بەڵام گرنگێ و غەڵەتانە دووبارە نەکەینەوانێ کوردەواری خۆمان لێگەر یەکەم جار هەڵیان خەڵەتانی خوا بیانگرێ بەڵام ئەگەر دووەم جار هەڵ خەڵەتای خوا خۆ بگرێ ئینسانی خراپ هەیە براکانی قابیل زیندون نەوەی شەیتان زیندووە هەر ئەوێ هەتا ئینسان لە ژیان نابێ سراع لە بینی خێر و شەڕ هەیە خاتون اینجا نەوەیە سراع لە بینی هابیل و قابیلا هەیە لە بینی خێر و شەڕ هەیە اینجاوە کەوێتەوە سەر تۆی ئینسان کامیان هەڵەبژێری ڕێی خێرەکە هەڵەبژێری یا ڕێی شەڕەکە هەمووشمان دەزانین بەخوا ڕێی خێر چییە و ڕێی شەڕ چییە هەموومان دەزانین اینجا برادەری خراپە لی دوورەکەومەوە ڕاگەیاندنی خراپە لی دوورەکەومەوانێ کەسێکەوێ هەڵم خەڵەتیان ئەبێ عەقڵم هەبێ ئەبێ دایک و باوک پەروەردەیەکی باشی مناڵەکانیان بکەن ئەبێ دایک و باوک هاوڕێی مناڵەکانیان بنێن بەزە زۆر جار بەداخەوە مناڵەکانمان بەڕەڵا کردووە ئاگامە لە مناڵەکانمان نەماوە ئایپاتێکمان ناونێتی ئایپاتەکە بۆ بە باوک و دایکی مناڵەکانمان چۆن ناکەوینە ناو غەڵەتەوە اینجا مشکلەی ئێمەش چێ بەڕێزان هەر ئەوە کەوتیتە غەڵەتەوانێ ئیتر غەڵەت بە غەڵەت ڕاتێکێشێت ئەگەر بێت و عەقڵەکەی لەگەڵا نەبێ ئەگەر بێت و بیرکردنەوەیکی منطقی لەگەڵا نەبێ ئەگەر بێت و بیرکردنەوەیکی ئەرێنی لەگەڵا نەبێ لەبەرەوە ئەگەر دایک و باوکشمان بە مناڵی ئێمەیان ترسانووە ئێمە ئەبێ عەقڵمان هەیە بیری لێ بکەینەوانێ من بۆ عەزابی قەبر بۆ عەزابمەیە ئەوەی کە خێرە کردومە لە توانامە بێ زۆرترین ئیشان خۆی هەمومان خراپە ئەکەین کەس نییە خراپە نەکە ئەگەر خراپە نەکرایە بە ڕێزان خوا دەرگای عەفوی بۆ کردەوانەی بۆ خەڵ عەفوەکە ئەبێ غەڵەت بکەین ئەگەر یەکی غەڵەتی نەکرد بەربارانیشیکە بەڵام غەڵەت تا غەڵەت کەوتووە و توانین غەڵەتەکانمان چاکەینەوە تۆ ئەوەی لەسەرتە کچی من وەکو کچێکی کورد ئاگال لە خۆ بێ نێڵی بە ئاسانی هەڵە خەڵەتێنن یەکێ پرسیارێکی لێەکە قسەیەکی پێڵە بیری لێ بکەرەوانێ یەکێ داوای شتێکی لێەکە بیری لێ بکەرەوە شتە لە مەسلحەتی منە من زۆر جار ئەوە بە نمونێ ناومەتەوە بەداخەوە زۆر جار کێشە دروست بووە کوڕێکە داوای ڕسمەکە داوای هەندێشت لە کچەکە دوای تووشی بەڵایەکە ئەمە ئەتۆقێت ئەمە هەر عەزابی قەبرەکەی لەم دنیاە بۆ لەبەرەوەی هەموو دقەیەک و سێبەری لەگەڵ یایەت ئەم کوڕ هەڕەشەی لێکە ئەم کوڕە تەهدیدیەکات ئەم کوڕە ئەوێ غەڵەتی بەرامبەرکە بۆیە دڵنیا و هەبی خاتونجان وەڵڵی هەر یەکێ لە ئێمە دایک و باوکێکی باش لە دوایەوە بێ ئەگەر دایک و باوکەکەشمان نەیانتوانین دەوری خوانبینی خاڵێ مامێ بکەین بە نمونەی جوانمان مامۆستایە هاوڕێیەکمان بکەین بە نمونەی جوانمان وەڵڵی چوار دەورمان شتی باشی تایە بەڵام بەداخەوە ئێمە بە شتە خراپەکان زیاتر زەقەکەینەوە ئەگەر ڕاگەیاندەکانمان ئیشیان لەسەر شتە جوانەکانی ژیان کردایە ئەگەر ئەوە خەڵکیان نەتۆقانایە ئێستا بۆچی ئێستا خەڵک زۆر لە مردنە ترسێت ئێستا سەیری فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لە بەیانیەوە تا ئێوارە بەس کوشتن و بڕینە فڵانی کوشت ئەوە بەرامبەر ئەوەبی کوشت ئەوەی والێ کرد ئەمە وای لەوە کرد ئێ باشە ئینسان چێ خاتونجار بۆیە یەکێکیش لە ڕێنماییەکان ئەوەیە تا ئەتوانن لە دوورکەونەوە لە جۆگرتن و بینینی ئەم خەبەرانە ئەمەندە فەیسبوکەکەتان مەخەنە سەر کوشتن و بڕین ئەوەندە بی لە شتی خراپە مەکەنەوانێ چونکە ئەمانە هەر تووشی کابە خەمۆچێ دەکا لەوانەیە ئێمە گەشتوینتە تەمەنێکە و خیبرەمانەیە گوێی پێنەین بەڵام وەڵڵی چەند دڵە خۆش بێ بەس کوشتن و بڕینێکە بینی یەکسەر مردنە بیرەخاتەوە من خەڵکێکی زۆر هاتۆتە لامان کە تووشی وەسواسی بووە لەوە ئەڵێ وڵا لە تەلەڤیزۆنی شەکەم بینی وتیان بە جەڵتە مردووە منیش لەوە تۆقی و مەڵە منی جوام لێە ئێڵم بابەجان ئەوە هۆکاری خۆی هەبۆ خۆ هۆکارانە لای تۆ نییە دوای ئەوە چێ ئەزانێت چۆن ئەزانی ئەمریت هەندێک کەس ێوانی وەسواسی کە گوتویانە بە دکتۆرە بە نەخۆشەوە بڕوا و هەبێ حاڵەتێکی نەفسی بۆ خۆی دروست کردووە وەزانی ئێستا ئەمرێت من ژنێ هات دوسێ جار هەوڵی خۆکوشتنی یابوو وتم بۆ خوشکی من وتی وەڵڵاهی با خۆم لە کۆتایی بە ژیانم خۆ بێنە من هەرە برم ئێوتم بە چی ئازانێمری بۆ کەس زانیوێت پێغەمبەرەکانی زانیوانە کە ڕەزان چی ئەزانێ کە ئەمرێ مردن علم الغەیبە کەس نازانێ باشە تۆ چۆن نەزانی یعنی کە ئاوە بیرکردنەوەی ئەگۆڕی کە ئاڵەی تۆ غەڵەتی کەس نازانێت کەی ئەمرێ ئەمە بیرکردنەوەیکی غەڵەتە تۆ هەتا بێن بیرکردنەوەی بگۆڕی ئەبێ لەگەڵ خۆتا قسە بکەی بڵێ چێ ئەزانێ ئەمرێ کەس نازانێ من چۆن نەزانم بیرکردنەوەکەم غەڵەتە لە هەمان کاتیشە دانێن بیرکردنەوەی من ڕاستە ئەی بۆچیە تا ئێستا نەمردم ئەو خۆم من 3 ساڵە بەدەزەمەوە ئەناڵێنم تۆقیوم وتم تخوا
تۆ لەگەڵ ئەوەشان ناڵێ وەڵاهی من ئەمرم ئیتر مێردەکەم ژنەیە نێتەوانەیە هەرچی پەیام کردووە کەوێتە دەستی ئەم ژنە مناڵەکانمەکەونە دەستی باوەژی بەرەوەڵا جا خۆت مردنەکە خۆشترە لەوە تۆ ئێستا مردنێکی بۆ خۆ لە مێشتا دروست کردووە خۆ مرانووە ژن هێناوە تۆ مێردەکەەوە مناڵەکانە کەوتونەت بێناز بوون کەوتونەتە بە دەستی باوەژن ئجا خۆ هەر کەسێ بیر کاتەوە بە هەمان شێوە وەکووە لە واقع ڕووبە خاتونجان بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی بەڕێز ئەو حەقیقەتە بزانن بیرکردنەوە وەکو واقع وایە ئێستا تۆ گەل لە ڕابردووە شتێکی خراپەوە بیری لێ بکەرە وەکو وایە ئەو کشتە خراپە دووبارە بێتەوانێ بۆیە مێشکی ئێمە بەڕێزان من دایان جاروتومە عەقڵی نییە جیهازێکە بۆ عەقڵ کە تۆڵی من ئەمرم فعلا مێشک وا لێدانی دڵ زیاد هەناسیانە خێرا بدەم و چاو زەر دەبێ قورگ لێ و قورگ وشکە بێ وەکو وایە بمری چکە مێشک وا تێگەیشت تۆی ئازەدا بە مێشکە بۆیە بە هیچ شێوەیەک لە مناڵیە تۆقانویانی نوابێ نابێ بڕوا بۆ شتانە بکەین چونکە ئینسان بەم شێوە نییە کە ئاوام خوڕافیاتانە و ئەم شتە دەجەلیان خسۆتە ناو مێشمانەوە ئێمە زۆربەی شتەکانمان بە ئەفکاری غەڵەت کە لە مناڵی و زەڕیان کردو لە مێشمانە کە ئێمە تووشی و تۆقین و ترسە بووین بۆیە لەبەرەوە پرسیارێکی جوانە کرد دەست خۆش بێ ڕێنیا خان بۆ هەموو کەسێک دووبارەیەکەینەوە بەڕێزان کە مردن حەقە من لە کۆتایی بەرنامەکە دووبارەی ئەواکەمەوە مردن حەقە هەمومان ئەبێ بمرین بەڵام مردنەکە دوای ئەوەی کە ئەمرین چی ڕوایە ئەوە مهمە کە تۆ چۆن بیرەکەیتەوە وەڵام من بڵێم وەڵا منە مرم و لاگری جەهەنەم ئاسووتێم و بەخوا من وام لێ و نازانم چی و مناڵەکانم سەرگەردان نەبن و ئەوە وای لێ و ژنەکەم وای لێ تەبەن حەزابێکە دەبێ ئەگەر نەش مردوێتی وەکو وایە مردن وابێ بۆیە بیرکردنەوەی پۆزەتیڤ بیرکردنەوەی ئەرێنی و قبولکردنی مردن وەکو حەقیقەتێک و ئەگەر مردن نەبووایە پیاو پیاویە خوات ئەوە مردن هەیە ئینسان چی لە ئینسانەکە خۆ خۆتانە بینن ڕۆژانە چی لە یەکتریەکەین باش ئەگەر مردن نەبووایە چێ بوو لەبەرەوە مردن حەقە لێی گەڕێوازی لێبێنە کەی هات بە خێر بێت بەڵام ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین شتێکمان هەبێ بۆی دوای مردن خەڵکی سوادەی لێ بکات هەر ئەوەیە ئێستا زاناکانەوانە هەمووی ڕۆشتون و دنیان بەجێشتووە ئەو کارەبایی هەیە ئەدیسۆن خۆ نەماوە بەڵام هەموو ڕۆژە ڕەحمەتی بۆ نێرین ئەو بەنجە جاران ئێستا کە عملیاتمانەکەن ئاگامان لە خۆمانی وەکو خەوتوین ئازارێکی ئێوە دکتۆرێ دۆزیبێتەوە نەژماوە هەرچی ئینسانیت شتێ هەیە خزمەتەکەی لە ئەو مۆبایلی بەدەستە ئەو نەمی خزمەتی ئینسانە دەبا شتێ بکەین بۆ خزمەتی خۆمان زانین کۆمەلگای کوردیمە زۆر دواکەوتوین هەرە وڵاتانی وەکو موشەخۆر وای هەر لەسەر جەستەی وڵاتانی ترەژین دەبا ئێمە بیرکردنەوەکە ما بگۆڕین لە جیاتیۆنگە بیر لە مردنەکەینەوە با بیر لە ژیان بکەینەوە کەی مردنی شا بە خێر بێت و خۆ دەسەڵاتی کەسی تیان نیە ئیتر بۆ لێ بتۆقم بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێرەدا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ